بەهۆی دابەژنەکردنی موچەوە بایکۆتی فەرمانبەران لە سنووری سلێمانی دەستی پێکرد. فەرمانبەران دەڵێن تا ئەو کاتەی موچەیان پێ نەدرێت ناگەڕێنەوە سەر کارەکانیان. بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆ، کارەبا، ئاو، خانەنشینی پێشمەرگە، زەیوزار، چیمەنتۆ، دادنووسەکان و قوتابخانەی گەڕەزیل لە قەرەداخ ئەو بەڕێوەبەراتی و قوتابخانەن کە بایکۆتیان کردووە. بایکۆتی ئەم فەرمانگانەش گرفتی بۆ ئەو کەسانە دروست کردووە کە کاروباریان لەم بەڕێوەبەراتیانە ڕایی دەکرێت. والله ساعات 5 و نیم لە ماڵ دەرچوومە هاتمە بۆ عێراق ئەوەتان مەکینەیە و تەواو ناکرێ خۆزا شەو بیان تا دەوام نییە هەم من نیم لە جەرەلاو زەلام تۆیە لە بەسڕ و ناسڕێواتە وەڵا ژێ بایکۆتە و دەوام نییە و قابلەکان ئاسایش لە ئاسایشیش دەرقابێ گردووتی کاکە بڕۆنەوتمان بەشکەم بکرێتەوە خۆی کێشە ئەوە نییە یعنی بێژی ڕێگاگە بێت ڕێگەکە زۆر ناخۆشە ڕێگەی کەلار سلێمانی زۆر ناخۆشە کێشەمانەوە نییە بێژی پارەکە بدەیت بەس ئیشەکەمان بۆ بنەڕێەوە ئیشەکەمان بۆ بکەن. هەرچەندە بەغدا 560 ملیاری نردووە بۆ هەرێم، بەڵام حکومەتی هەرێم بێگوێدانە خراپی دۆخی دارایی هەوڵاتیان ئامادە نییە ئەم پارەیە دابەش بکات. فەرمانبەرانیش دەڵێن هەر کات موچە درا ئەوانیش دەوام دەکەنەوە. هاوڵاتیانیش نیگەرانن لە حکومەت کە کاروباری فەرمانگەکانی بەهۆی موچەوە پاخستووە. ئەم هاوڵاتیە عەرەبە و لە حلەوە هاتووە و دەڵێت چۆن دەکرێت بێ ئاگادارکردنەوە بایکۆت بکرێت. ئەوە جاری دووەمە بۆ مامەڵەیەک سەردانی هاتوچۆی سلێمانی دەکات. من لە حیلەوە هاتووم، ئەوە جاری دووەمە دێم بۆ ئێرە و کاری تەحویلی ئۆتۆمبیلم هەیە. ئەمڕۆ هاتم سەیرم کرد کارمەندانی هاتوچۆ دەوام ناکەن، یانی ناکرێت من لەو شوێنە دوورەوە هاتووم بۆ ئێرە بێ ئەوەی بەڕێوەبەراتیەکە ئاگاداری بڵاو بکاتەوە. بایکۆتی دەوامیان کردووە. ئێستا بێت من بگەڕێمەوە بۆ حلە و جارێکی دیکە ئەم هەموو ڕێگایە ببڕم و بێمەوە. پێشبینی دەکرێت بۆ ڕۆژانی ئایندا بازنەی بایکۆتی فەرمانگەکان تەنها لە سنووری سلێمانی زیاتر بێت. تا دابەشکردنی موچە ڕەنگە ئەم گرفتە بەردەوامی هەبێت و بەڕێوەبەراتیەکانی دیکەش دەست بەرداری کار ببن. تا ئێستاش دیار نییە حکومەت ئەو پارەی لایەتی کەی دابەشی دەکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.